لە کاتێکدا ئەمریکا 11 میلیۆن کەیسی کۆڤید-19 تێدەپەڕێنێ، جو بایدن سەرۆکی هەڵبژێراو هێرشی تون دەکاتە سەر دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا کە ڕەتی کردووەتەوە دان بە شکستی هەڵبژاردندا بنێت و داوای بایدنیشی ڕەت کردووەتەوە بۆ گواستنەوەیەکی لەسەر خۆی دەسەڵاتەکە و پێدانی زانیاریەکان لەبارەی کۆرۆناوە. زۆر شت هەیە کە لەبەردەستماندا نییە مەگەر ئەوەی بە زووی دەستمان کەوێت. ئێمە بە هەفتە و مانگێک بۆ پاش دەکەوین بۆ ئەوەی بتوانین تەواوی ئەو کارانە جێبەجێ بکەین کە پەیوەندی بە گەورەترین بەڵێنی ئێمەوەیە لەگەڵ هەردوو کۆمپانیای دەرمان کە ئەنجامەکانیان لەسەر تا 95 کاریگەری هەیە. لە میانەی کۆبونەوەیەکی ئەلکترۆنیەوە ڕۆژی چوارشەممە بایدن گوێی لە قسەی کارمەندانی تەندروستی گرت کە لە بەرەکانی پێشەوە شەڕی ڤایرۆسی کۆرۆنا دەکەن. ببوورە زۆر سۆزم جوڵە. سەرەتای ئەم هەفتەیە بایدن هۆشداری ئەوەی دا کە ڕەنگە ئەمریکی زیاتر بەهۆی ڤایرۆسەکەوە بمرێ ئەگەر بێت و گواستنەوەی دەسەڵات زیاتر لەمە دواکەوێ. هاوکات بەڕێوەبەرایەتی ترامپ باز لە دەستکەوت و سەرکەوتنەکانی دەکا لەبارەی ڤاکسینەوە پاش ئەوەی دوو کۆمپانیای مۆدێرنا و ڤایزەر ڕایانگەیان کە ئەنجامە سەرەتایەکانیان پیشان دەدا لە 100% زیاتر ڤاکسینەکەیان کاریگەرە. لە کۆتای مانگی 12دا پێشبینی دەکەین نزیکەی 40 میلیۆن ڤاکسینمان لەو دوو ڤاکسینە هەبێت بۆ دابەشکردن. چاوەڕێی ئیجازەی FDA دەکەین بۆ ڤاکسینەکە. نزیکەی 20 میلیۆن ئەمریکی کە سیستەمی بەرگری لەشیان لاوااسترە. سەرەڕای هەواڵی خۆشی ڤاکسینەکە بایدن لە مانگی یەکەمەوە کە دەستپێکی کارکردنیەتی هاوکات ڕووبەڕووی شەڕێکی قورسیشە. پێم وایە بەڕێوەبەرایەتی داهاتوو ڕووبەڕووی دژواریەکی زۆر دەبێتەوە بۆ ئەوی بتوانن هاوکاری خەڵکەکە بەدەست بێنن لە پێناو تەندروستی گشتیدا لە کاتێکدا کە هەمووان سەرنجیان لەسەر هەواڵی خۆشی ڤاکسینە نوێیەکەیە. لە باشترین حاڵەتدا چەند مانگێک پێدەچێت تاوەکو ڤاکسینەکە دابش بکرێت بەسەر جەماوەردا و هەموو بتوانن وەریگرن. کەمپینەکەی ترامپ بەردەوامە لەسەر سکاڵای یاسایی لە چەند ویلایەتێک لەوانە دوایین داواکاریان ژماردنەوەی بەشێک لە دەنگەکانی ویلایەتی ویسکانسێنن کە بایدن تێیدا براوە بووە.